ئێرە دەڤەری گەرمیانە و گوندی شێخ لەنگەرە. ئەمانەوێت چیرۆک و بەسەرهاتی ئەم ماڵە بێ باوکە خاوەن کرێچیە ئاشنای ئێوە بکەین. ملاڵەکان هەیە کچم هەیە خاوەن 4 هەتیمم ئەم کوڕەمە لێرە کرێچین لە کرێچی شێخ لەنگەر. وەڵڵا کرێچی. بەڵێ چەند کرێ دەنێرە؟ 125,000 کرای ملاڵەکانیش هەم 125,000 بۆ مەدرسە. یعنی ئەگەر خەڵق یارمەتیم نەدەت من نیێسم حتا نیێسم ملاڵەکان شکل بکەم بۆ مەدرسە. ئەی معاش کاسب معاش نییە بێ 9 مانگە کە هیچ نییە. ئەی ژیانتان چۆن ئەڕوا بەبێ معاش بەبێ کاسب کار؟ ئەی سەر خەڵقەکەم ئەردانە پێم خواردیمە نییە تەمشای دەست خەڵقەکەم. یانەکە خێرخواز نەبوو؟ خێرخواز نەوت من نیێسم هیچ نیێسم. ئەی مناڵەکانت نەخۆشن؟ ئەی چاوی ئەم چاوی عملیاتی گەرێک ئەو بەدە ماوەیەک عملیاتیش کردمەرای خێرخوازی یارمەتیمدان. چییە چاویان کزە؟ چاویان کزە و ئاو خوێلبی یعنی ڕێک نەوی چاویان. چیم بۆ مەکتەب هاوڕێگانم باوگیان هات کە جانتا جوان سندنە من نە. ئیسە جەژن هاتیژمە داگم کەلپەر بسەنەرامیژت پارە نیەسم. و گەراوی مەکتەبە گەیشت 125 ینی داگم نیەسێ. ماڵە گەیشت ئیجارە. ئیجارەگە 125 گشتڕۆژە گەرا ئێمە ئیجار دەنەپی داگم نیەسێ لە کام لا تێرێت. ئەنچاوم نادێنمە پێی باشگەرە ئیسا عملیاتی بکەم داگم پارە نیێسی. ئیسە گەرە ساڵێتر خۆشکەم ئیش عملیاتی کرد عملیاتی گەرەکە داگم پارە نیەتی لە کام لا تێرتەرای. ئیسا هین براگەمیش چیت بۆ مەکتەب پارە نەوەدوەێ و داگم نیەسی. بەبێ پارە ڕۆ بۆ مەکتەب؟ ئەم خۆشکەمانە دایکی 4 یەتیمە و ئێمە وەکو شایەت حاڵ شایەتی ئەوەیان بووە دەین کە ئەم خوشکە زۆر دەستنە ڕۆیە باری دارایی زۆر خراپە. نە مانگی 125,000 دینار ئیجاری خانووەدا مانگی 140,000 دینار بۆ مناڵەکانێدا بە کرێی سیارە هاوارن. ئەمە ئەگەر ئێوەی خێرخواز نەبن ئەم خوشکەمان بەتەینا هیچی پێ ناکرێ لە هەر جێگەیەکن دەنگی ئێمە گا پێتان بێن بەهانای ئەم ئایلە بەڕێزەوە بێن بەهانای ئەم خوشکەمانەبان نەجاتی بدەین لەم تەنگانەیە ئیشاءالله. ئێمە وەکو شایەت حاڵ داواکارم لە بەڕێستان داواکارم لە هەموو بسڵمانان لەبەر خاتر مانگی ڕەمەزانی پیرۆز لە ڕێی خوای گەورە ئیشاءالله بێن بەهانای ئەم ئایلە بەڕێزەوە. تەمشای ئەی یەتیمەکانە بکەن بەسێ خانی گەرەکمە ئەی یەتیمان ستر بکەمە ناوی دانشم. 9 مانگە باوکیان نەماوە و لە کرێچەتی ژیان بەسەر دەبەن و کەلوپەل و پێداویستی ناو ماڵیان وەک پێویست نییە و هیچ موچەیەکیان نییە و کاسبکاریان نییە. لەم مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزانەدا چاوەڕوانی هیممەتی ئێوەی خێرخوازین بە سەدەقە و زەکات و سەرفیترەکانتان ئەم منداڵانە دڵخۆش بکەن و لە کرێچەتی ڕزگاریان بکەن و دوانیان لەو منداڵانە پێویستیان بە دکتۆر و نەشتەرگەری هەیە. ئێمە لە بەخشینەوە چاوەڕوانی لە ئێوەی خێرخوازی هەرێمی کوردستان و کوردانی تاراوگا بە پێی توانای خۆتان هاوکاریان بن بۆ ئەوەی ئەو هەموو ناڕەحەتی و ناخۆشی کەوتۆتە سەر ئەم دایکە ڕەشپۆشەیان تۆزێک ناڕەحەتەکەی بۆ ئاسام بکەین و چاوەڕوانی لە ئێوەی ئازیز و خۆشەویست بە دڵە میهرەبانەکانتان بە هاوکاریەکانتان دڵیان خۆش بکەن.